ئێمە لە شوێنێکی زۆر پیرۆزە وەستاوین لەناو ئەم باخچەیە کە ئەتوانم بڵم ئێرە پیرۆزترین شوێنە بەلایەمەوە لە هەڵەبجەی شەهید لەو هەڵەبجەی کە بوو بە سیمبۆڵی هەموو کورد بەڕاستی ئەوەی کە ئێمە یکەین هەر هیچ نییە بتوانین کە دیاریەک پێشکەش بکەین بەو خەڵکە تێکۆشەری هەڵەبجە. ئێمە یەک دروشمانەیە هەموو هەفتەیەک لە پایتەختی ڕۆشنبیری وەکو کۆمەڵەی هونەری میلی کوردستان لەگەڵ کافرەیەک کە توریزە دەش ئەم چالاکیە بە خۆبەخش ئەنجام دەدەین. بەڵام دیارە بە پێویستمان زانی کە هەندێک جار ئەو شوێنانە بەسەر بکەینەوە کە بەهۆی ئەو شەڕە نەخوازراوی کە یەخەی گرتوین، بەهۆی ئەو جەنگە نەگریستەی تاریک بەرستان یەخەیان گرتوین کە خەریکە هونەر و ڕۆشنبیری لە ناوەچێ لە هەموو دەبەرەکانە. بە پێویستمان زانی چالاکیەکانمان بەرینە دەرەوەی شاری چەندێک جار. یەکەم شوێنیش کە هەڵمان بژات هەڵەبجەی شەهیدە بەڕاستی، چونکە ئێمە هەموو قەرزاری هەڵەبجەیەکانی. ئەمڕۆ لێرە دیارەیەک پێشکەشیەوەکەین کە ئاهەنگێکی کلتوری خۆبەخشە سەرجەم و ستابەیاتون هەموو بە خۆبەخش لە خزمەتی هەڵەبجە و هەڵەبجەیەکانن. دیارە بۆنەکەی ئێمە هەر دیارێک بوو بۆ ئێوە ئەو چالاکیە درێژە پێدانی و چالاکیەیە کە ئێمە هەموو هەفتێک لە سلێمانی ئەنجامێنین، بەڵام زیاتر بە بۆنەی کردنەوەی چاخانێکی کلتوریەوە کە ناوی ناو ئەحمەد شەماڵ ئەوە زیاتر سەرنجی ڕاکێشان کە ئێمە بین لێرە لەم باخچەیە خزمەتی ئەوە بکەین. هەر بۆ بۆنێشەوە دیارە خانەوادەی ئەحمەد شەماڵ لێرە ئامادەن و چەند هونەرمەندێکی تر ئامادەن. لەو هونەرمەندە دیارانەی ڕێچکەی ئەحمەد شەماڵیان گرتووە کاک ساڵح پێنجەنی و کاک کامرانی ئەسەیف و دەستنەیی کە برازای هونەرمەندی نەمر ئەحمەد شەماڵە و خاتوونی هونەرمەند خاد و شەیدا خەیرابادی لەگەڵ هونەرمەندی دیار و ناسا و کاک نیاز شەیدا بە کاک ئەرسەلان هەورامی و چەند هونەرمەندێکی تر. هیوادارین ئەمڕۆتان بۆ پڕ بکەین لە گۆرانی و مۆسیقا لەگەڵ ئەوەی کە دڵی هەمووشمان برینارە بۆ هەموو شەهید و قوربانی کە ئەدرێ لە پێناوی خاکی پیرۆزی کوردستانە. بەڵام دیارە ئەو شەهیدانەش بۆیە گیانی خۆیان بەختەکەن بۆی خۆشیەکانی ئەوە بەردەوام بێ، بۆی ژیان بەردەوام بێ، هونەر بەردەوام بێت، بۆی باڵی تاریشی باڵ نەچێشێ بەسەر ژیان و هونەرە. ئێرە من ناتوانم وەسفی هونەر و ڕۆشنبیری و شعر و ئەو کاروانە هونەریە بکەم کە لە هەڵەبجەیە خۆی بە درێژایی مێژوو ئەم شارە زیینوو بووە. ئەوە بەجێڵم بۆ برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا جەلال عوسمان بەرپرسی ڕێکخراوە دیموکراتیەکان و هەروەها بەرپرسی و کۆمەڵەی هونەری میلی ئێمە کە وەکو کەسایەتێکی هەڵەبجەی شەهید و وەکو هونەرمەندێک داوا لە مامۆستا جەلالەکەم فەرمێ بۆ ئێرە ئەویش بە هەمان شێوە ئەگەر شتێکی بێت لەسەر کۆی ئەم چالاکیە. سپاسێکم. ئەم کاتتان باش. سڵاو لە هەموو هەڵەبجە و هەڵەبجەیەکان. بە ناوی خۆم و خەڵکی هەڵەبجەشەوە بە خێراتنی گەرمی کاکجەزا و هاوکارەکانی لە تیپی هونەری میلی کوردستانەکەین. بەڕاستی جێی دەستخۆشیە کە ئیمڕۆ ئەم گروپە جوانە لە سلێمانی وە تەشریفیانێنەوە بۆ شاری شەهیدان، بۆ شاری بەرخوردان و قوربانیدان. ئەمە مای ئەوەیە کە ئێمە بەڕاستی هەمومان ڕێزیان لێ بنین. ئەمە کلتورێک ئەوان هێناوە وەک خۆی وتی کاکجەزا بە قەیران چارەسەری قەیرانەکانەکەن، ئاسوودەی و خۆشبەختی بە هاوڵاتیانی کوردستانەگەن. ئەمڕۆ جێی خۆشحاڵیە کە هاتوونەتە شارەکەمان، هەمومان سپاسیانەکە. دیارە هەڵەبجە شارێکە هەمومان نەزانین لە بواری سیاسی پێشەنگ، لە بواری هونەری پێشەنگ، لە بواری ئەدەبی، لە هەموو بوارە ئاینیەکان لە هەمویان پێشەنگ. شاری هەڵەبجە ئەو شارەیە کە ئەتوانم بڵێم سەرجەم هێزە سیاسیەکان شرۆیان لەم شارەوە کرد و لەم شارە گەورە بوون و لەم شارەوە پێگەین و گەیشتنە دەسەڵات. چەندین سەرکردە و تێکۆشەر و قارەمانی ئەم شارە خۆی بەخت کرد لە پێناوی ئەم نیشتیمانە. ئەتوان بڵێم شارەکەمان شاری بەرخوردان و قوربانیدانە. لە بواری هونەری، لە بواری ئەدەبی هەڵەبجە لە مێژە بە شاری شاعیران و ئەدیبان و نووسەران ناسراوە. ئەم شارە شاری کۆمەڵێک کەڵە شاعیر و نووسەر و هونەرمەندی گەورەیە. شارێکە هەمیشە جێژوانی عاشقان و خۆشەویستانی هونەر و ئەدەب و ڕۆشنبیری بووە. مێژووی ئەم شارە مێژوویەکی پرشنگدارە بە باخی میر،
بە گوڵان و بە سەرچاوەکانی بە شوێنە گەشتیاریەکانی جوانی ئەم شارە لەوە بوو کە تا ئێسەشی لەسەر بێ ئوتێلێکی تیانە میوانخانەیەکی تیان نەبوو بۆ میوان هەمیشە خۆمان میوان دۆست بووین خەڵکی ئەم شارە هەمیشە دەرگای کراوە بۆ میوانەکان لەبەرەوە جێی شانازیە کە ئەم شارە توانیوێتی ئەم پێگەی بۆ خۆی دروستکا لە ناو کۆمەڵی کوردەواریە شاری شەهیدان شاری قوربانیدانە کیمیاباران ناسنامەی نەتەوەی کوردە کە لە هەڵەبجەوە ئەم ناسنامەی پێبەخشراوە هیوادارم بەم چالاکیە هونەریانە بە کۆڕە ڕۆشنبیری هونەریەکان کەمێک لە زامەکانی هەڵەبجە و هەڵەبجەیەکان ساڕێژ کرێت دیارە ئەمڕۆ کە ئەم گروپە هاتوونەتە هەڵەبجە بەڕاستی خۆشیەکە بەخشێتە شارەکەمان ئێمە زۆر فرمێسمان ڕژ بۆ ئەم شارە زۆر گریان بۆ ئەم شارە هیوادارم لەمەو لە هەموو نەوەکانمان گەنجەکانی ئەم شارە لەمەو لە ئاسوودە بژین بە خەیاڵی ئایندە بژین بەڵام بۆ ئیمڕۆ بژین ئیمڕۆ ئەم شارە پێویستی بە خەندە و خۆشی و ئاسوودەییە هەڵەبجاوەتەی بۆتە پارێزگا هەقەی تر گۆڕانکاری گەورەتری بەسەرابێ لە بواری ئەدەبی هونەریە خۆتان نەزانن ساڵانی هێتا هەشتاکانیش هەڵەبجە منبەی ڕۆشنبیری بوو لە بواری شانۆ لە بواری مۆسیق لە بواری شێوەکاری لە هەموو بوارەکان هەڵەبجە پێشەنگ بوو بەڵام بەداخۆ بۆ وڵومەرجە سیاسی کە ڕوویدا لە دوای هەشتاوەشت بۆی کیمیابارانی هەڵەبجە گۆڕانێکی نەوعی بەسەرا ئێستا ئەرکی سەرجەم هونەرمەندانی هەڵەبجەیە ڕۆشنبیرانی هەڵەبجەیە میوان دۆستانی هەڵەبجەیە خۆشەویستانی هەڵەبجەیە ئەوانەشی کە هەڵەبجەیان خۆشەوی لە دەرەوەی هەڵەبجە ئەرکیانە بێ ژێرخانی ڕۆشنبیری هونەری ئەدەبی ئەم شارە زیندووکەنەوە پێم وایە هاتنی ئەمڕۆم هەواڵانە بۆ زیندووکردنەوە ئەو ژێرخانەیە هیوادارم بە هاتنی ئەمان چەندین گروپی کەش چەندین لایەنی کە بتوان بێن خزمەت بەم شارە بکەن من لێرەشەوە سوپاسی ئەو هەواڵاکەم کە ئەو چایخانەی کردوێتەوە بە ناوی ئەحمەد شەماڵ دیارە زیندووکردنەوەی کلتوری کوردی و ئاشناکردەوەی هونەرمەندە گەورەکانی کورد بە خەڵکی ئەم شارە شتێکی گرنگە ئەحمەد شەماڵ هونەرمەندی میلی گەلەکەمان هونەرمەندێکی گەورەی وڵاتەکەمانە من پێم وایە زۆربەی خەڵکی هەڵەبجە شانازی بۆ هونەرمەندەوەکەن هونەرمەندێ بۆ گۆرانی بۆ هەموو میلەت چڕیوە بۆ هەموو شارەکانی چڕیوە هونەرمەندی بەتەنیا شارێک نەبووە ئێمڕۆ خۆشحاڵم بەڕاستی زۆر خۆشحاڵم کە چایخانەیەک بۆ ناوە کراوەتەوە خۆشحاڵتریشم بەوەی کە خێزانی هونەرمەند ئەحمەد شەماڵ لێرەن و بڕیاریان داوە دیاریەکانی کەلوپەلەکانی ئەحمەد شەماڵ ببەخشنە ئەمە هیواداری لە ئایندە ئەم کافتریان کازینۆیە گەورەتر کرێ و فراوانتر کرێ و باشتر بتوانن لە ڕێ ئەم کافتریاوە کۆمەڵێک لە بەرهەمەکانی هونەرمەند ئەحمەد شەماڵ بە زیاتر بە خەڵک ئاشناکەن دووبارە بە خێراتنی تیپی هونەری میلی ئەەکەم بۆ ئێرە سوپاسی هونەرمەندە بەڕێزانە ئەەکەم کە خۆبەخشانە هاتوون ئیمڕۆ خزمەتی شارەکەمانەکەن تەنها ئەوە نەمان لەسەرە بیان بڵێن چاودان ماچەکەین و سوپاس بۆ ئێوەش چی هەیە لەسەر ئەو چایخانەیە و لەسەر کوێ مەراسیمە پێشکەشمانی بکە بەخێر سەرەتا بە خێراتنی هەموو ئەم میوانە ناکەم چاوی هەمووتان ماچەکەم و چاوی هەموو هەڵەبجەیەکان ماچەکەم بە تایبەتی کاک زاهید کە بەڕاستی ئەوەرکەی کێشا و ئەم چاخانەی بە ناوی باوکمەوە ناونا بەڕاستی ئێوە زۆر گەورن شەیدێکی زۆرتان پێشکەش بە کوردستان کردووە شایانی هەموو شتێکن بەڕاستی شایانی ئەوەن کە نەک ئێمەی بنەماڵی ئەحمەد شەماڵ هەموو کەس خزمەتتان کە ئێمە ژوەک بنەماڵی ئەحمەد شەماڵ هاتوین ئەگەر بۆمان کرێ خزمەتێکی پسکۆلەی ئێوە بکەین و لە خزمەتتان نابینی چاوی هەمووتان ماچەکەم سپاس زەزاجان دەستەکەین بە پێشکەشکردنی دیاریەکانمان کە چەند گۆرانێکی ڕەسەنە ئەمە یۆتان پێ بڵام کە لەناو گروپەکەیە هونەرمەندی ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باشووری کوردستانی تیا بەداخەوەز باکووریتیان یانی هەموو لە خزمەتی هەڵەبجەیەن ئەمڕۆ سەرەتای گۆرانیەکانمان سەرەتای ئاهەنگەکەمان بە چەند گۆرانیەک بە شوێنکەوتووی دەنگی هونەرمەندی هەمەر ئەحمەد شەماڵ کاک ساڵح پێنجێنیە کە چەند گۆرانیەکی ئەحمەد شەماڵتان پێشکەش دەکات.